دوای ڕووداوەکانی سووریا و گرتنی هەردوو شاری استراتیژی حەلەب و حەما لەلایەن گروپی تەحریری شام و بەکرێگیراوەکانی دیکەی سەر بەو گروپە، ئێران و ڕژێمی ئەسەد لە سووریا کەوتونەتە بەردەم شکستێکی گەورە و چاوەڕوانکراو. بەهۆی شەڕی لوبنان و غەزا، حیزبوڵڵا لە دۆخێکی خراپدایە و ئەو پێگە و هەژمونە جارانی لە سووریا نەماوە کە لە سەردەمی هاتنی داعش لە سووریا هەیبوو، پشتیوانێکی سەرەکی ڕژێمی ئەسەد بوو بۆ نوێنەرایەتی ئێران. هاوکات بەردەوام لە ماوەی یەک ساڵی ڕابردوو لەلایەن ئیسرائیلەوە زۆربەی سەرکردەکانی کوژراوە و زۆربەی بنکە و کۆگاکانی چەک و تەقەمەنی لە سووریا کراونەتە ئامانج. لە تازەترین پێشهادا ڕژێمی ئێران داوای لە ئەفغانیە نیشتەجێبووەکانی ئێران کردووە ئەگەر هەر کەسێک بچێت بۆ بەرەکانی جەنگ لە سووریادا ئەوە ناسنامەی ئێرانیان پێدەدەن. هاوکات ئەگەر شەهید بوون وەک ماڵە شەهیدی ئێران مامەڵەیان لەگەڵ دەکرێت و حساب دەکرێن. لە چوارچێوەی ئەو هەوڵانە دوێنێ چوارشەممە چواری کانونی یەکەم ڕژێمی ئێران وەجبەی یەکەمی ئەو ئەفغانی و بەسیجیانەی بۆ بەرەکانی شەڕ لەگەڵ سووریا گواستۆتەوە. ئەوەی تا ئێستا ڕوونا ئەوەیە کە بەرەی ئەسەد و ئێران لە سووریا لە شکستدان و ڕۆژ بە ڕۆژ جێی نفوز و ئەو شارانەی بەدەستیانەوە بووە لە دەستی دەدەن. لە درەنگی دوێنێشەوەوە تەحریر شام هێزێکی زۆری ڕەوانەی شاخی زەین العابیدین کرد، چونکە ئەو شاخە بەدەست ڕژێمی ئەسەدەوە بوو. دواتر توانرا ئەو چیا استراتیژیەش بگرن کە ناوچەیەکی گرنگ بوو بۆ کۆنتڕۆڵکردنی شاری حەما و دواتریش دەبێتە دەروازەیەکی سەرەکی بۆ کۆنتڕۆڵکردنی شاری حومس. ئەمڕۆ پێنجشەممە 5 کانونی یەکەم ڕژێمی سووریا و سوپای ئەسەد شاری حەمایان لەدەستا کە یەکێکە لە شارە گرنگەکان. هاوکات دەستیان بەسەر بەندیخانەی شاری حەمادا گرت و ژمارەیەکی بەرچاو لەو تیرۆریستانەی چەندین ساڵە لەو بەندیخانەیەدا بوون ئازاد کرا.